شکەبەیت کەسێ شکەبەیت ناوی خۆی نابێ ئەڵڵا. خەڵکمان هەیە ناوی ڕەحمانە، خەڵکمان هەیە ناوی ڕەحیمە، خەڵکمان هەیە ناوی حەیە، خەڵکمان هەیە ناوی قەیوومە، خەڵکمان هەیە ناوی قادرە. ناوی خۆی نابێ یاخود ناوی کوڕەکەی نابێ لە عەبدوڵڵاوە ناوی نابێ ئەڵڵا؟ نەخێر، نییە. کەسی جورئەت ناکا هەتا ئێستا بە درێژایی تاریخ کەس نەیوێراوە خۆی لە قەرەی ئەو ناوە بات. ناوێکی ئەوە گەورەیە، ناوێکی ئەوە عەزیمە کە ئینسان هەر کاتێ ئەیبینێ لێی ئەتۆقێ. جارێکیان عیسا عەلەیه السەلام پیاوێکی بینی دزی کرد بەبەر چاوێەوە، بەبەر چاوی عیساوە دزی کرا. عیسا عەلەیه السەلام فەرمووی ئەسەرەقت؟ ئەوە دزیت کرد؟ بە کابرای وت. کابرا وتی کەلا والله الذي لا إله إلا هو لم أسرق. نا، سوێن بەخوا، سوێن بە ئەڵڵا دزیم نەکردووە. عیسا بڵێ چی باشە؟ فەرمووی آمنت بالله وكذبت عيني. ئیمانم بەخوا هێنا و چاوم بە درۆ خستەوە. یعنی پێغەمبەران ئەوە لە حضوری خوایە بە شەرم و ئەوە لە حضوری ناوەکانیە بە ئیمان بوون. تەنانەت جورئەتی نەکرد بڵێ کابرا تۆ بە بەرچاوی خۆمەوە دزیت کرد، ئێستا چۆن ئینکاری ئەکەی؟ فەرمووی ئیمانم بەخوا هێنا، بەو سوێندەی بەخوا خواردت چاوەکانی خۆم بە درۆ خستەوە. واتە چاوەکانم هەڵە بوون، ئەوەی بینیم وانە بوو. سبحان الله. ئەم کەلیمانە، ئەم ناوانە، کەلیمەی ئەڵڵا یەکەم ناوە، بەڵام ناکرێ بیخەینە ناو ئەم هەڵبژاردنەوە بۆ چکە خوای گەورە خۆیە فەرمێ وەلیلله الئەسماء الحوسنا. خوای گەورە ناوی جوانی هەیە، بانگی پێ بکەن. فەدعوه بها. کەواتە ناوی ئەڵڵا ناوێکی شامیلە، ناوێکی گەورەیە، بۆ یاکرێ بە دوای ناوی ترا بگەڕین بۆ ئەوەی کە بیدۆزینەوە بزانین گەورەترین ناو، گەورەترین کەلیمەیەک کە خوای گەورە بۆ خۆی هەڵبژاردە بێت چییە؟ فەرمێت ئەگەر ویستان بە دوای ناوی ئەعزەمی خوایە بگەڕێن، ناوەکانی خوای گەورە زۆرن. فەرمێ لە سێ سوورەتا بە دوایە بگەڕێن. یەک سوورەتی بەقەرە، دوو ئالی عیمران، سێ تاها. بابزانین سێ ناوی خوای گەورە لە سێ شوێنە دووبارە بێتەوە چین؟ لە هەر سێ ئەم سوورەتەیە. لە بەقەرەیە ئایەتە الکورسیمان هەیە کە فەرمێت الله لا إله إلا هو الحي القيوم. أي لآل عمران أفرميت ألف لام ميم الله لا إله إلا هو الحي القيوم. أي لطاهايا آيتي وعنت الوجوه للحي القيوم. واتال قيامتها چاوەکان شۆڕ بوون، سیز بوون، سست بوون لە حضوری حەی قەیوومە. کەواتە مەجالێکمان نییە ئەبێ ئەم دوو کەلیمەیە هەڵبژێرین، ئەم دوو ناوە هەڵبژێرین، بڵین ئەمە اسم الله الأعظمة الحي. حي يعني چی؟ يعني زیندوو. يعني چی زیندوو؟ يعني زیندوویەک کە هەموو زیندەگیەکانی تری ئەم زەویە و ئەرز و ئاسمان بەمەوە بەسراوەتەوە. واتە زیندوێتەکەی خۆی هی خۆیەتی، هی خەڵکی تر نییە، وەری نەگرتووە. زیندوێتەکەی کاملە، زیندوێتەکەی نەقسی تیا نییە، زیندوێتەکەی ئەوەلە، زیندوێتەکەی ئەخیرە، زیندوێتەکەی
هیچ نەخۆشی و هیچ نەقص و هیچ خەو و هیچ بێتاقەتی ڕووی تێ ناکا وەکو ئێمە ڕوومان تێکات. زیندوێتیەکەی خوای گەورە جیاوازە لە زیندوێتیەکەی بەشەر. زیندوێتیەکەی خوای گەورە ئەبێ بەسیری لەگەڵا بێ، واتە خوا کە پێی ئەوترێ زیندوو خوایەکی بینەرە بەبێ چاو، خوایەکی بیسەرە بەبێ گوێ، خوایەکی قسەکەر و خاوەن کەلامە بەبێ دەم و زمان. چۆن بەو شێوەیەی لە خۆی ئەوەشێتەوە؟ ئەم خوایە ئەو خوایە کە مردنی بەسەرا نایەت. ئەم زیندوێتیە جیاواز لە زیندوێتی ئینسانە، جیاواز لە ئێمە. بۆیە فەرمێت وتوکل على الحي الذي لا يموت. پشت بەو زیندووە بەستەکە نامرێ. واتە من و تۆ ئیشمانەکەوێتە لای یەکتری بەیانیڵی بەخوا کەسێکی باشم دۆزیوێتەوە قەرسەکەم باتێ، ئەچی دەڵێ واللهی داوای لێبوردنەکەم وشکە ساڵیە و وەسعەکە خراپە، بەخوا خۆشم بە دوای یەکێک ئاگەڕێم قەرزم باتێ. دوو سبەی بە دوای نەخۆشی ناگەڕێی لە شارێکی ترەوەڵی بەخوا کاک دکتۆر فڵان کەس چاکە کاگەیتە لای ئەڵی داوای لێبوردنەکەم بەخوا ئەم اختصاسەی من نییە. ئەچی بۆ لای کەسێکی تر ئەڵێ باشە بەڵام بەداخەوە وەڵڵاهی ئەم نەخۆشیە لە دەست دەرچووە و بەخوا تا ئێستاکەنە تۆ چارەسەری بۆ نەدۆزیوەتەوە. ئەچی بۆ لای مەسئولێک ئیشێکت تێی کەوتووە بەیانی پێتەڵێ وەڵڵاهی ئەمە لە سەلاحیەتی منانیە زۆر داوای لێبوردن، وەرەقەیەکیش بۆ نووسێ دەوری تەخت و تاراجەکەیە سبەینێ خەڵک بە دەوری نەعش و بە دەوری جەنازەکەیە وەلوەلەی بۆ کێشێ. بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان دەبوو قەت بەم شێوازە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق. ئەوەی کە دوێنێ جڵەوی ئەم شاری بەدەسەوە بوو، ئەوەی کە دوێنێ خاوەنی لەشکر و خاوەنی جێیش بوو، ئەوەی کە دوێنێ بەنووکە قەڵەمێک ئومەتێکی فەسڵە کرد و ئومەتێکی تەعینە کرد، ئەوەی کە دوێنێ موچە و پارە و هەموو شتێ لای کۆ ببووە، ئەوەی کە دوێنێ خاوەن قسەی یەکەم بوو لە وڵات و ئالەم شارانەیە ئەمڕۆ لە ژێر خاکایە و کۆتایی پێ هاتووە. بۆیە تەوەکەل عەلە الحەی الەذی لا یەموت. پشت بە کەسێ بەستەکە نامرێ. ئەوانەی کە تۆ باستەکردن هەمویان مردن، هەمووشی قابلی مردن بوون. بۆیە کەلیمەی حەی هەموو شتەکانی تر لە عیلم، لە توانا، لە مەشیئەت، لە عیزەت، لە قودرەت، لە حیکمەت هەمووی لە خۆی ئەگرێ. خوا کە زیندوو بوو هەموو ئەم سیفەتانی تایە. بۆیە لە ئایەتی دوای ئەوەیە ئەفەرمێت لا تەأخذه سینەة وەلا نەوم. مردنی چی بەڵکو وە نەوز و خەویشی بەسەرا نایەت. کەواتە حەیەتی خوای گەورە جیاواز لە حەیەتی ئێمە، بەڵکو ئەم حەیەتیە پەلی کێشاوە و دابەزیوە بۆ هەموو زیندەوەرێکە خوای دروستی کردووە. هەموو شتێکە لەسەر ئەم زەویە دروست بووە بەشێکی زیندێتی پێبەخشراوە. ئەم تەختەی کە من و تۆ زۆر بەبێ جانێزانی ڕۆحی تایە و ژیانی تایە، ئەو داروبەردە ژیانیان تایە. وا نەزانم بڵێن داروبەردێکی ڕق و تەق ئەمانە بێژیان نین، ئەمانە بێ ڕۆح نین. ئەوەیە کە ئێمە هەستیان پێ ناکەین وەلاکن لا تەفقەهونە تەسبیحەهم. ئێوە هەست بە زیکر و یادەکانیان ناکەن. ئەمانە وەکو ئێوە عیبادەت دەکەن، نوێژەکەن، پایی ئەم مزگەوتانە تەنها ناچەمێنەوە، سەقفی ئەم مزگەوتە تەنها سوژدە نابا. ئەجنا وەکو من و تۆ عیبادەتەکە و زیکرەکە. ئێمە تاوانەکەین، ئەوان تاوانیش ناکەن.
ئافرەتێکێتە لای پێغەمبەری خوا لای پێغەمبەری خوا باکە خودبە ئەدەی چاومان لێت بێ منبەرێکت بۆ دروستکەین و بچۆ سەر منبەرەکە ئەوە پێغەمبەری خوا فەرمێ ئین شئتی فەرموو منبەرێکی بۆ دروست دەکەن پێغەمبەری خوا چێتە سەر منبەرەکە لە ڕۆژی جومعەیە لە حوزوری ئەو هەموو سەحابەیە پێغەمبەری خوا خودبە ئەدا لە کاتێکا دەنگی مناڵێک ئەگری بەرزە بێتەوە لە ناو مزگەوتە ئەخوایە ئەو چێ مناڵی هێناوەتە ناو مزگەوت کە سەیرەکەن ئەو دارەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو جارێ لە پاڵیە خودبەیەدا و دەستی خست بۆ سەری ئێستا دوور کەوتۆتەوە بۆ پێغەمبەری خوا ئەگری ئەمە شتێک نییە ئین کار بکرێ سەحابە هەمووی ئەمەی بینیوە بە چاوی خۆی بۆیە حەسەنی بەسریە فەرمێ موسڵمانان دارێک بۆ پێغەمبەری خوا ئەگری ئێوە دڵتان نییە لە دووری پێغەمبەری خوا بگرین پێغەمبەری خوا چێ دەست ئەخاتە سەری وەکو چۆن مناڵێکی هەتی و ژیر کاتەوە ئەفەرمێت ئەگەر نەم کردایە هەتا ڕۆژی قیامەت هەنسکێدا سبحان الله فەرمێ بەردێکە ناسم لە مەکە هەموو جارێک سەلامی لێ کردم ئیفەرموو السلام عليك يا رسول الله سلام يخوان لي بيت إني لا أعرفه الآن أو برد استرجع أنا أسمعه كسلامي لأكردو أم دارو برد روحي تياي هيش تيك لسر زويا هيش تيك تصور نكن تبه روحا ببه هستا أو داراني كيما يبينين وأي شينين أي سوتينين يك عالم يك بو خوي تصوري ناكي چه عقلي كتايا چه قسي كتايا چون مسج بو يكرينن چون هستيان تيايا چون آرزويان تيايا چون خوشويستيان تيايا چون رخيان تيايا چون أخون چون أجين چون أخون قد تصور ناكي خواي قورشتيكي دروس كد بك زينونيا بدارو بردي شوا تازا علم أمانة كشفكات ولله يسجد من في السماوات ومن في الأرض أو إلى أرض آسمان لملائكته لو إكلا أرض نشينا سجد أباب أخوات تشيتر والشمس خور والقمر ماء والنجوم استيركان والشجر داركان والدواب أويك ببي أرواو أويك خشوكا وكثير من الناس بداخل زول إنسان كان وأتا همو إنسان كان سجنابا يعني بس إيما ينكسر كي أشياء كي سبحان الله همو أمانة هستو سوز عاطفة حب خوشويس هموش تكيان تيايا كواتا خواهي قورا حيا أم حيتي بشي إيمش داوا إيمش بخومان الله يزيندو أبي بشيك مان لو زيندوتي تيابي حتى وكو بتوني زيندگي بكين بلام أم زيندوتي إيما كاتيا 100 مليون إنسان لسر أم زاوية جياو الدنيا بجيه هشتوا إسبا همومان 100 مليار إنسان لسر أم زاوية جياو الدنيا بجيه هشتوا إسبا همومان حو 8 ملياري واتا ئەوەی کە ڕۆژ زۆرترە لەوەی کە ئێستاکێنە هەیە ئێمە شەڕۆین و چینێکی تر جیلێکی تر نەوەیەکی تر یەتە شوێنەکەمان بوونمان کاتیە لەبەرەوە زەرورە ئەوەی کە لە ژیانین ئەم حەیە بناسین بۆیە ئەگەر کەسێ پێی وتن کوڕە خوا نەناس بێتان زۆر غەریب نەبێ چونکە هێشتا بەڕاستی خوا ناناسین بە کەس مەڵێن خوا نەناس چونکە هێشتا خۆمان بەم عیلمەوە بەم ئیمانەوە هاتووین هێشتا خوامان نەناسیوە چۆن نەتوانیت خوا بناسیت ئەمە فرسەتە خۆشەویستەکەم ئەمە یەکە تابعین هەموو جارە داوایان نەکردن خوایە نەمان کوژێ تا خۆتمان پێ ئەناسێنی وێ زەرورە خوا بناسین وەکو خۆی پێناساندووی ئەمەش بەشێکی بچووکە لە ناوەکانی خوای گەورە کە تۆ دڵتەنگیە ڕوتیە کاڵێکی قڵی اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك
أسألك بكل اسم هو لك سميت بها نفسك أو علمته في كتابك أو استأثرت به في علم الغيب عندك. هەندێ ناو هەیە، هەندێ صفاتی خوا هەیە ئەسڵەن لەسەر زەویا دانەپەزیوە، هەندێکی تر هەندێکی تری فێر کردوون و کەس دەی بێ ئاگایە، کەس نازانێ ناوەکانی خوای گەورە هەمووی ئەحساکە، تەنها نەوە و نوێی لە بەردەستی ئێمەیایە، ئەوانی تر هیچی نازانی. لە قیامەتا مەگەر ئەم ناوانەمان بۆ کەشف بێ، سوبحان الله، کەسێ بێخاوەنی ئەم هەموو ناوە جوانە بێ، کەسێ بێخاوەنی ئەم هەموو سفەتە گەورەیە بێ، چۆن دێتە بەرچاوت؟ ئەگەر تۆ وەسفی کەسێ بکەی کە زۆر لای ڕازی، ئەڵی وەڵاهی پیاوێکی زۆر زۆر چاکە، پیاوێکی زۆر بەخشندەیە، پیاوێکی زۆر لەسەر خۆیە، پیاوێکی زۆر دانایە، ئەڵێن دواتر چی؟ ها؟ وەڵاهی جاو بەس نییە. ئەمە یەکە تابعین هەموو جارە داوای لەمانە خوایە نەمان کردە سەد ناوی جوان لەسەر خۆیە، پیاوێکی زۆر دانایە، ئەڵێن دواتر چی؟ حەقی ئەوەی نییە کە شەرمی لێ بکەیت، وەڵاهی ئەوەی نییە کە ئێمە بەسکەین ئەو زیندووە، ئێمە مردوو، ئێمە هەموو جارە لاو خۆماناڵین من مردوو ئێوە زیینوو، کورە کەس بە زیینوو نامێنێ، کورە عمری درێژی بۆ خۆتان بەجێهێشتن بێ، عمری درێژ شەرمی لە کەس نییە، بەڵام لە ئەخیرا هەمووی ئەبێ بڕوا و هەمووی ئەبێ کۆتایی پێ بێ. کەواتە خوای گەورە حەیە، خوای گەورە قەیوم. قەیوم یعنی چی؟ یعنی کەسێک کە بە کاروباری هەموو شتەکانی تر هەڵەسێ، ئیدارەیەکە، بەڕێوەیە بە، دروستێکە، ڕزقێدا، پەروەردەیەکە، نایاڵێ بکەوێ. منداڵتان بینیوە کە دایک گۆشێکە، منداڵێک کە بەس ئەزانێ بمەڵچێنێ، هیچی تر. ئەم دایکە دێ شی لێداتێ، ئەم دایکە دێ ئەی خەوێنێ، ئەم دایکە دێ پاکێکاتەوە، ئەم دایکە ئیشوە، ئەم دایکە قوماتێکە، ئەم دایکە ڕایەژەنێ، ئەم دایکە ئاگاداری گەرما و سەرمایەتی، ئەم دایکە هەموو شتێکە بۆ ئەو مناڵە. ئەمە پێی وتێ قەیوم. بەڵام دروستیشی نەکردووە، دروستکردنەکەی هەر خوای گەورەیە. خوای گەورە لەگەڵیشیا خالقە، نمونەی بەرز بۆ خوای گەورەیە. ئێوە کەسێکتان بینیوە ئێمە خۆمان ئەڵێین ئەوە کاکە بۆ مناڵ ناخەیتەوە، کوڕە لە مامۆستا بەخوا دنیاکە ئەو نەخورز بووە، کوڕە زانی ئیداری دوو مناڵ وەڵایە کوێ دوو دەوڵەت بەڕێوەبەری، بخوا زۆر زۆر ناڕەحەتە. ئێوە زان خوای گەورە 8.7 ملیۆن جۆر دروستکراوی خۆی ئەوا بەڕێوە. تۆ زانی تەنها لە خەمی ماڵەکەی خۆتان ئەگە براکە و مرد و کە سوکارەکەی بە بێوەژنی بۆ بەجێما، یاخود دراوسەیەکی هەتیوت هەبێ لەرزت لێ دێ ئەڵێ ئینجا بەخوا مەسرفی ئەوی شمارتە سەر، اینجا چی بکەم دوایی؟ ئەزانم وەرە ئەم هەموو خەلایقە ئەبێ خوای گەورە ئیدارەیان کە، ئەبێ خوای گەورە ئاگایان لێ بێ. کاڵین خوای گەورە خوا ئاگای لێت بێ، خوای گەورە ئاگای لە مێرولەیەک و لە مێشولەیەک و لە ماسیەک و لە زیندەوەرێکی ناو بەحر نابڕێ، بەڵکو خوای گەورە لە ئیدارەکردنی ئەرز و ئاسمان و لە تەدبیری هەموو ئەمانەیە بە ئاگایە و هەمووی خۆی جەمسەرەکانی کردووە. فما إن الله يمسك السماوات والأرض ئەی ئەگەر ئەرز و ئاسمان جوڵایەوە چێ غەیری خوا ئەیگرێتەوە؟ بۆیە فەرمێ یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله. خەڵکینە ئێوە فەقیرن، کوڕ ئێوە چین؟ خوای گەورە ئاوا گرتوونی، هەر ئاوا دەستان لێ بەرڕاکەونە سەر زەوی، نە زەختی خۆ بۆ کۆنتڕۆڵەکرێ، نە هۆرمۆنی خۆ بۆ کۆنتڕۆڵەکرێ، نە ترپەی دڵت ئاگالەیە، نە ئەزانی بۆریەکانی خۆت چیەکەن، نە دەمارت، نە ماسوولکەت، نە پەنکریاست، نە مێشکت، نە خەوت، نە ژیانت، هیچی. تۆ ئاگات بە چییە؟ تۆ بە قودرەتێکی قادر بەڕێوە ئەڕۆیت و وەستاویت. بۆیە ئەم کەلیمەی قەیومیەتە هەموو ناوە جوانەکانی تر لە ئیدارەدان و لە ڕۆزیدان و لە بەڕێوەبردن و لە خەڵق و هەموو ناوەکانی تری لەخۆ گرتووە. واتە خوای گەورە نەک خۆی
ئەوانەی کە عەرشی خوای گەورەیان ڕاگرتووە، عەرشەکەشی کورسیەکەشی هەمووی بە تەدبیری خوا ئەچێ بەڕێوە. خوای گەورە پێویستی بە کەس نییە، پێویستی بە کەس نییە عەرشی بۆ هەڵگرێ و بیخاتە سەرشانی، نەخێر. ئەمە خوایە کە ئەمانیشی ڕاگرتووە، عەرشەکەش و کورسیەکەشی ڕاگرتووە، هەمووشی دروستکراوی خۆین. بۆیە خۆشەویستەکانم ئەبێ ئەم دوو کەلیمەیە دایمە لە مێشکمان نابێت و بچێت، ئیمانمان پێی بێ، قەناعەتمان وابێ کە ئەم دوو کەلیمەیە ئیسم الله الأعظمن، و هەر کاتێکیش لێمان قەوما دەستمان بەرز کردەوە بڵێن یا حەی ئەی زیندوو، ئاگات دێمە بڵێ یا قەیوم ئەو کەسەی کە هەموو کاروبارەکانم بەڕێوا بیت، ئاگات دێمە بڵێ دەی فەرمو وەرە سەر خەت و جوابی ئەم پرسیارانەم بەرەوە، ئەم ئیشەم بۆ بکە. واتە تۆ خۆ تەسلیم کردووەڵێ خوایە من خاوەنی هیچ نیم، هیچم پێ بەڕێوە ناچێت، دەسەڵاتی هیچم نییە، لەوە زەلیلترم مشکلی ماڵی خۆمە حەل بکەم، پەنام بۆ تۆ هێناوە، تۆش پەنام بە. بۆیە ئەگەر ویستیشت هەر چییە بکەیت، ئەم دوو ناوە، ئەم دوو سیفەتە، ئەم دوو کەلیمەیە الحەی والقەیوم. بۆ چکە ئێمە کوڕی ئادەمین، باوکمان ئادەم کە هاتە سەرزەوی عمرێکی دوور و درێژ و توڵانی هەبوو، بەڵام دوای ئەوەی کە 1000 ساڵی تەواو کرد سەرزەوی ژیا، مردنی نزیک بۆوە بە مناڵەکانی وتی کوڕەکانم حەزم لە میوەکانی بەهەشتە، بچن میوەی بەهەشتم بۆ پێیاکەن. سەرزەویە میوەی بەهەشت بۆ چکە ئادەم یەکەم جار کە لە دایک بوو، نەخێر کە یەکەم جار خوای گەورە خەڵقی کرد میوەی بەهەشتی خوارد، خواردنی بەهەشت. دایمە ئینسانیش حەزی لەو خواردنەیە کە لەسەری ڕاهاتووە. ئێستاکێنە پیر بووە و نەفسی بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ، ئەوێ خواردنی مناڵەکە بخواتەوە جارێکی تر، هەڵێ کوڕەکانم بچن خواردنی باشتم بۆ پێیا کرد. کوڕەکانیشی ئەچن خواردنی بەهەشت بە باوکیان بێنن، گاگەڕێن کۆمەڵە پیاوە بینن کە سێرەکەن پاچ و خاکە ناز و پاشیان پێیە، ئەڵێن ئەو بۆ چیە چن؟ ئەڵێ وەڵای ئێمە کوڕی ئادەمین، باوکمان داوای خواردنی بەهەشتی کردووە ئەچین بۆی پێیاکەین. نازان ئەمانە مەلایکەتەکانن، مەلایکەتەکان پێیان ئەڵێن باوکتان ژیانی تەواو بۆ و ئەجەلەکەی نزیک بۆتەوە، خواردنی بەهەشتی فریان ناکەوێت، با بڕۆینەوە. هەمویان دێنەوە بۆ لای ئادەم، ئادەم و حەوا پێکەون، 1000 ساڵە عمر پێکەوە سەرفەکەن کە حەوا مەلایکەتەکان ئەبینێ ئەیان ناسی، چکە لە بەهەشتا بینیونی، ئەرزانێ بۆ جانکێشانی مردەکەی هاتوون، تەمەنی تەواو بووە، چکە خوای گەورە تەمەنەکەی بۆ دیاری کردو 2000 ساڵ بەژی. دوای 1000 ساڵ بەڵام حەوا وەکو ئافرەتێکی بە ئەمەک و بە سۆز کە ئەم دوانە هەر ژیانیان پێکەوە بوو، هەر پێکەوە تەواو بوو، وەرە سوبحان الله لەگەڵ ئافرەتێک 1000 دانە ساڵ بژی، حەز بێنە بەر چاوی خۆت. دایکە حەوامان باوشەکە بە ئادەمەوە فەرمێت مەیبەن، ئەیوێ دووری خاتەوە، مەلایکەتەکان دوور خاتەوە بۆی کە ئادەمی لێنەسەنن. ئادەم ئەڵێ کچێ لاچۆ لاچۆ، مەجای مەلایکەتەکانی خوا بە کاتی خۆشی کە شەیطان هەڵ لە ڕێی تۆ بۆ هات، مەجالیان بە خەلی بینی و بینە مەلایکەتی و ڕەبی. ئادەم ئەکەوێت و جانێکێشن، دوایی مەلایکەتەکان فێرینەوەکانی ئادەمەکەن، ئەیشۆن لە بەرچاویان باوکیان، دوای کفنێکن، دوای عەتری لێ ئەدەن، دوای نوێژی لەسەرەکەن، دوای قەبری بۆ هەڵەکەنن، لەحدی بۆ ئەکەن، ئەچنە ناو قەبرەکەوە، ئادەمی تێ ئەکەن و دواتر یەنە دەرەوە لە قەبرەکە و دایە پۆشن. ئەفەرمون یا بەنی ئادەم هذه سنتكم، ئەی بەنی ئادەم ئەمە ئیتر سنەتی ئێوەیە، کەستان بە زوندێتی لەسەر ئەرزان ئامێنێ. وما جعلنا لأحد من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون. ئەمە سنەتی ئێوەیە، بێ هەمووی بڕوە، ئەبێ هەمووی کۆتایی بێت، ئاگاتان لێی بێ ئەوەی کە ئەمێنێتەوە تەنها حەیەکەیە. بۆیە فەرمێ لیمەن المولک اليوم،
ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام تنها خوا أمينيتوا وكاريكيش بو خوا كرابي أجنا لدنيا هرشيككي هر بوچلا دڵ زۆر بەشەکانی خۆش نەبێ. خەتات فەرموو کە خۆشە چین و ماچین، کە ناچین لێرە خۆشە چینی ماچین، برۆت هەر چین و پەرچەم چین سەر چین، ئەمەندە چینە قوربان پێم بڵێ چین، شکافێکا کنافەی ناخی زوڵفت، ئەڕێژێ مشک و ئەمبەر لێرە تا چین، لەسەر بەرگی گوڵێکی باحی حوسنت، هەزار گوڵچینی بێبەرگ و نەوا چین، ئەتۆ میهری و میهرویار ستارن، لە خزمەت شەوقی تۆدا شەوچرا چین، هەموو زەڕاتی میهری ڕووتە باقی، هەموو زەڕاتی میهری ڕووتە باقی، خودامان بۆ بەقایە لێرە لاچین. بڵێ ناڵی بە ئەربابی وەفا بێن، هەموو موحتاجی خاک و بێڵ و پاچین. السلام عليكم ورحمة الله وبركاته.